أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله وحده. ئازار و ناڕەحەتیەکانی مرۆڤ بەدەست سیستەمە دەستکردەکانی مرۆڤەوە تا دێت قوڵتر و قوڕستر دەبن. ئەفریقاش وەک هێمای ئازار بەدەستی زلهێزانەوە ناسراوە. لە دۆخێکدا کیشوەرەکە سەرچاوەی خۆشگوزەرانی بەشی هەرە زۆری مرۆڤەکانی سەرزەویە، بەڵام خەڵکەکانی خۆیان بەدەست نەبوونی و برسێتی و تینوێتیەوە دەناڵێن. ئیسیعماری شەڕەنگێز هەرگیز بیری لە دروستکردنی کۆمەڵگەیەکی خۆشگوزەران لە ناوچەکە نەکردوێتەوە، یان بەلایانی کەمەوە خزمەتگوزاریە سەرەتایەکانی بۆ دابین نەکردوون، بەڵکو هەمیشە هەوڵی داوە لە چوارچەوەی خێڵ و عاشیرەتدا بمێننەوە، تاکو هەمیشە بە بێتوانایی بمێننەوە و خۆشیان لە بردننی سامانە گرانبەهاکانی ئەو وڵاتە بەردەوام بن. وها نحن الآن قد جئنا بحفر بير في قرية مشيطرة. تقوم مؤسسة بخشينا الخيرية بتمويل من المتبرع أبو أحمد بحفر البير في دولة الكاميرون. بسم الله. بەناوی خوای بەخشندە و میهرەبان. ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین بە تایبەتی نووسینگەی شۆڕش کار و چالاکیەکانمان لە ئەفریقا. ئێمە بڕێ کار و چالاکیمان کردووە کاری خێرخوازی لە ئەفریقا. ئەمش کارەکانمان زیاتر سەدەقە جاریە بووە. هیچیشان بیرە ئەوەی کێشەکە لە سەدەقە جاریەکان باشترین کردەوەیە، باشترین کارە. کاری دووەممان قورئان تەوزیعکردنەوە کەلامی خوای گەورەیە. ئەوش یەکێکە لە کارە باشەکان. پاشان دروستکردنی مزگەوتە، ئەوە زۆر پێویستە لەوێ. پرۆژەیە تریشمانەوەش سەربڕینی حیوانە بۆ فەقیر و هەژارانی ئەفریقا. بۆیە ئەم کارانەی ئێمە یەکێکە لە کارە هەرە بەرزەکانی بەخشین، کارێکی زۆر چاک و بۆ مرۆڤی بۆ خەڵکی زۆر پێویستە بۆ خەڵکی ئەفریقا. الحمد لله القائل وجعلنا من الماء كل شيء حي. ئەگەر ناوچەیەکیش لە دەست حکمی ئیستیعماری ئەوروپی ڕزگاری بوو بێت، سەرڕای ئەوەی سامانە سروشتیەکانی وڵاتەکان لە ژێر دەست نەبووە، بەڵکو هێندەشیان پێڕەوان نەبینیون بیرێکی ئاو خواردنەوەیان بۆ دروست بکەن تا تینوێتیانی پێبشکێنن، یاخود باڵەخانەیەکی گونجاویان بۆ دروست بکەن تاکو پارێزراو بن تیایدا. هەڕێک بە پێچەوانی ناوەکانیان ئیستیعمار لە هەوڵی تاڵانکردن و ڕوخاندنی دەوڵەتانی ئەفریقادا لەو کیشوەرەن و بەم هزرەوە کار دەکەن. هذا البير عن مؤسسة بخشينا الخيرية بتمويل من المتبرعين لحفر بئر في دولة تشاد. نسأل الله سبحانه وتعالى أن يتقبل منكم هذا العمل المبارك وأن يجعله في موازين حسناتكم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. إيمان داراني بريز خوشويست خير خوازان و آزيزان و دوستان لهر جيگەیەکن سلام و رحمت و مهربانی خوای پەروەردگارتان لێبێت. دەستگای خێرخوازی بەخشین لە دەرەجەی کار و چالاکیەکانیدا سوپاس بۆ خوای پەروەردگار چالاکیەکانی پەلی هاویشتووە بۆ وڵاتان و بۆ وڵاتە فەقیر و هەژارنشینەکان بە تایبەت لە وڵاتانی ئەفریقیا کە ئەمڕۆ پشتیوان بەخوای پەروەردگار بە ستافێکی دڵسۆز و خەمخۆرەوە، بە ستافێکی لێهاتوو ئەمانەت پارێزەوە هەستاون بە جێبەجێکردن و ڕاپەڕاندنی کۆمەڵێ پرۆژەی خێرخوازی بە سوود و بە کەڵک لە وڵاتانی زۆر هەژارنشینی ئەفریقا. هەڵبەتە بەڕێزان، وەکو چۆن لە ناوەوەی وڵات خزمەت و ئەرک و ماندووبوونێکی زۆر ئەکێشن لەگەڵ فەقیر و هەژارەکان لە دابینکردنی خانوو، لە دابینکردنی موچە بۆ بێباوکان، لە سەبەتەی خۆراک، لە دابەشکردنی نەوت، چەندان کاری خێرخوازی تر لە ناوەوەی وڵات هەوڵیان داوە ئەم خێرە و ئەم بەرەکەتی بەخشینە بگەێننە وڵاتانی تریش و لە وڵاتانی تریش پرۆژەی خێرخوازی سوودبەخش بە خوشکان و برایانی موسڵمانمان بگەێنن لە وڵاتانی تر. لە ئەو کار و چالاکیانەی و ئەو کارە خێرخوازیانەی کە لە وڵاتانی ئەفریقیا ئەکرێت کە زۆر پێویستیان پێیەتی،
و بەنسبەت ئەوانەوە زۆر گرنگە ڕەنگە لای ئێمە کارێکی سادە و ئاسایی بێ دەستکەوتنی ئەم شتانە، بەڵام بۆ ئەوان دەستکەوتێکی یەکجار گەورەیە. چەند پرۆژەیەکی سەرەکی لە وڵاتانی ئەفریقا و لە وڵاتە هەژارنشینانە ئەنجامەدرێت، لەوانە دروستکردنی مزگەوت. ئێمە سوپاس بۆ خوای پەروەردگار لە لای ئێمە مزگەوت تا ڕادەیەکی باش زۆرە و هەموو گەڕەک و شار و شوێنەکان ئەلحەمدولیلا مزگەوتی تێدایە، موسڵمانان بە ئازادی و بە حوڕێتی خۆیان ئەتوانن عیبادەتی خۆیان لە مزگەوتەکانە بکەن. بەڵام لەو وڵاتە هەژارنشینانەدا هەم بە تێچوویەکی زۆر کەمتر و هەم زۆر پێویستیەکی زیاتریان هەیە بە دروستکردنی مزگەوت، بە دروستکردنی قوتابخانە بۆ دەرس خوێندن، بۆ خوێندنی قورئانی پیرۆز، بۆ مەراکزی تەحفیظ و تعلیمی قورئان. و بەڕێزان بەڕاستی ئەو وڵاتانە لەگەڵ فەقیری و هەژارێکانە زۆر پابندن بە ئیسلامەوە و زۆر ئەم مەشروع خێریانە واکە خۆشەویستی ئیسلام لە دڵیانە زیاتر بێ. بۆیە ئەتوانن ئێوەی بەڕێز و خۆشەویست بەشدار بن لە دروستکردنی مزگەوت لە ئەو وڵاتانە بە دەستێکی ئەمین لە ڕێگەی خەڵکانێکی ئەمانەت پارێزەوە، بە ناوی خۆتان، بە ژمارەی خۆتان، بە حسابی خۆتان، هەر چۆنێک کە پێتان خۆش بێ ئاوا ئەتوانن لە بەشداری بکەن لە دروستکردنی مزگەوتێکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: من بنى لله مسجدا بنى الله له بيتا في الجنة. هەر کەسێ لەبەر خاتر خوای پەروەردگار مزگەوتێک دروست بکە، خوای رب العالمین لە بەهەشتا ماڵێکی بۆ دروست دەکا. لە ڕێواتێکی ترا فەرمێ: وەلەو کەمیفحاصی قەتاطین، ئەگەر بە ئەندازەی لانە قەتەیەکیش بێ، لانە کۆترێکیش بێ، یعنی بە ئەندازەی کەمیش بەشداری بکە، هەر خوای پەروەردگار ئینشاءالله ئەو ئەجر و پاداشتەی ئەداتەوە. على بركة الله نقوم بافتتاح هذا البير. بسم الله على بركة الله. ما شاء الله نسأل الله سبحانه وتعالى أن يتقبل منكم هذا العمل المبارك وأن يجعله دەستگای خێرخوازی بەخشین پاش هەڵسەنگاندنی دۆخی چەند ناوچەیەکی ئەفریقا لە بڕیارێکی زۆر بوێرانە و بەرپرسیارانەدا کار و پرۆژەکانی خۆی لە 3 وڵاتی ئەفریقی دەست پێ دەکات. ئەوانیش هەریەکە لە وڵاتی نەیجیریا، کامیڕۆن، چاد دەگرێتەوە. بەخشین سەرنجی خستە سەر ئەو ناوچانەی کە بە تەواوی لەلایەن دەسەڵاتدارانی ناوچەکەوە پشتگوێخراون کە ناوچە و گوندی دوورەدەست و مارێکی یەکجار زۆر موسڵمانی لێ دەژین و بەشی هەر زۆریشیان لە تینوێتیدا جێهێڵدراون. لە یەکەم هەنگاودا بەخشین بە سپۆنسەری خێرخوازانی کورد لە ناوەوە و دەرەوەی هەرێمی کوردستان هەڵسا بە دروستکردنی چەندین بیر و ڕێخستنی سەرچاوەی ئاوەکە کە بتواندرێت زۆر بە ئاسانی سوودی لێوەربگیرێت. بە زۆرێک لەو 3 وڵاتە لە یەکەم هەنگاودا 26 بیر لێت. الله سبحانه وتعالى أن يتقبل منكم هذا العمل المبارك وأن يجعله في موازين حسناتكم يوم القيامة. نسأل الله سبحانه وتعالى أن يسعدكم في سبحانه وتعالى أن يتقبل منكم هذا العمل المبارك وأن يجعله في موازين حسناتكم يوم القيامة. کە لە وڵاتە فەقیر و هەژارانە کە هەژارن توانای ئاوی خواردنەوەیان نییە، ناتوانن کە شوێنێکە یعنی ئاوی خواردنی خۆیان دابینکەن. ئێمە لە ڕێی خێرخوازانەوە توانیومانە چەند بیرێ لە وڵاتە لێدەین، بیرەکە سەدەقە جاریە. بۆیە ئێمە داوا لە هاوڵاتیان نەکەین، داوا لە موسڵمانان نەکەین لە کوردستان لە دەروی وڵات یارمەتیمان بدەن بۆی ئەو پرۆژانە جێبەجێکن. پرۆژەکانمان کە یەکێکیان کەبیرە باشترین کارە، خوای گەورە زۆری پێخۆشم کارانە، بۆیە ئەم کارانە ئێمە کە لێ بە دەستێکی ئەمین ئێگەین نەئەوێ. یەکێتر لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین کە لە ناو دەرەوەی وڵاتیش سواز بە خوای پەروەردگار گرنگی و بایەخیان پێداوە لێدانی بیرە. بەڕێزان لە وڵاتانە پرۆژەی ئاو و شەبەکەی ئاو، تۆڕی ئاو، گەیاندنی ئاو بە شار و شوێنەکان زۆر ئەستەمە و زۆر لە ناڕەحەتیە ئەژین بۆ دابینکردنی ئاو. بە پارەیەکی کەم بەراورد بە وڵاتی ئێمە ئەتوانرێ بیرێک لێ بدرێ ببێتە سەدەقە جاریەک کە خێرێکی بەردەوامی هەیە و ئینسان بە ئەنجامدانی ئەو خێرە ئەجر و پاداشێکی یەکجار گەورەی دەستەکەوێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: ئەفضل الصەدەقەتی سەقی الماء، باشترین سەدەقە ئاو بەخشینە. کابرا دێ بەلای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: پێغەمبەری خوا دایکم وفاتی کردووە، ئایا ئەتوانم سەدەقەی بۆ بکەم و چی سەدەقەیەکی بۆ بکەم؟ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: بڕۆ ئاوی بۆ ببەخشێنێرەوە یا بیرێکی بۆ لێ بدە بە زمانی ئەمڕۆ.
ئەو بیرە بەڕێزان خەڵکانێکی زۆر لێ سوودمەنە بن و چۆنەڵی ژیان جارێکی ترە بەخشێتەوە بە کۆمەڵێک گوندی زۆر بە کۆمەڵی شاری زۆر بە کۆمەڵی مسلمانی ڕوو لە خوای زۆر. بۆیە ئێوە بەڕێزی خۆشەویست ئەتوانن لەم پرۆژەیانە ئەتوانن بەشداری بکەن کە لێدانی بیرە و هەروە دابەشکردنی ئاوی پاک و ئاوی خواردنەوەی بۆ ئەو جێگانی کە زۆر پێویستیانە، ئەو شوێنانی کە ئەم مەشروعانەی تیاکێ بەڕێزان زۆر پێویستیانە و زۆر مستحقن و خێرەکە 100% ئینشاءڵڵا جێگەی خۆی ئەگرێت. جگە لە بیر ناوچە موسڵمان نشینەکان لە ڕووی بیناسازی و پەروەردەییەوە بە تەواوی پشتگوێ خراون. زۆر جار بەهۆی داڕوخانی باڵەخانەکانەوە قوربانی زۆری لێ دەکەوتەوە کە بەشی هەرە زۆری قوربانیەکانیش منداڵان و نەوجەوانانن. بەخشین وەکاندانێک بۆ بەردەوامی بازنەکانی قورئان لە نەیجیریا و کامیرۆن هەڵساوە بەڕاگاندنی کەمپەینێکی کۆکردنەوەی هاوکاری بۆ دروستکردنی مزگەوت و حوجرە تاکو خزمەتکارانی قورئان و مسلمانانی ئەم ناوچە لە بیرکراوانە بە دڵنیاییەوە بەردەوام بن لە سەرکارەکانیان. هەر لەم سۆنگەیەوە بەخشین بە چەند قۆناغێک نزیکەی 1000 مصحەفی قورئانی پیرۆزی گەیاندە دەست فێرخوازانی قورئان لە ئەفریقا کە تاکو و گەیشتنی مصحەفەکانیش لەسەر تاتە قوڕینەکان خۆیان فێری قورئان خوێندنەوە و لەبەرکردنی قورئانی پیرۆز دەکرد. خيركم من تعلم القرآن وعلمه ومن الأشياء التي يجري ثوابها للعبد وهو في قبره توزيع أو توريث المصحف. نسأل الله سبحانه وتعالى أن يبارك فيكم وأن يتقبل منكم هذا العمل المبارك وأن يجعله في موازين حسناتكم يوم القيامة. اللهم لك الحمد، تقبل الله منا ومنكم صالح الأعمال إن شاء الله. ياسين والقرآن الحكيم إنك لمن المرسلين. کاری دووەم کە قورئانی پیرۆزە لەوێ خەڵکی ئەفریقا ئەو تەلەبانە زۆری لەسەر تەختە ئەخوێنن، بۆیە زۆر پێویستیان بە قورئانە. قورئانەکەش سەدەقە جاریە، ئەو کەسەی کە ئەم خێرا بەخشیە، ئەم قورئاناکە، ئەم بیراکە یاخود ئەم کارانە بۆ پاش مردنیشی سەدەقە جاری ئیسفادەی لێکە. کاری سێما کە مزگەوت ئەلەوێ مزگەوت زۆر پێویستە لەبەر ئەوەی کە لەوێ یان کەنیسەیە مزگەوتە، لەبەر ئەوەی مزگەوت خەڵکی وەک هەم مزگەوت عیبادەتی تاکە هەم وەک قوتابخانە دەرزیشی تاخوێنێ، فێری عەقیدە و فێری قورئان و فێری ئادابەکانی ئیسلامە بێ. یەکێتە لەو پرۆژانەی کە دەستگای خێرخوازی بەخشین ئەنجامی ئەدات لە وڵاتانە دابەشکردنی قورئانی پیرۆزە. بەداخەوە ئێمە لە وڵاتی ئێمەیە و لە ماڵی ئێمە سپاس بۆخوا 4 قورئان 5 قورئان بگرە زیاتر هەیە، کەمیش وایە هەمومان دانیشین و بیخوێنینەوە، بەڵام لە وڵاتانە بە 5 تەلەبە 1 قورئانیان هەیە، جاری وایە بە 7 تەلەبە 1 قورئانیان هەیە لەسەری بخوێنن. ئەزانی چەندە دڵخۆشە بن کاتێکە قورئانێکی مصحەفێکی خەت جوانی تازەیان بۆ ئەبرێ، ئەزانی چەندە دڵخۆشە بن تا ئێستا لەسەر دارە خوێنن بەڕێزان، سوورەت بە سوورەت لەسەر دار ئەینووسنەوە لەبەر بێ مصحەفی، لەبەر قورئانێک نییە لەبەر دەستیانە بیخوێنن، بە پارەیەکی کەم ئەتوانی سەدەقە جاریەیەکی زۆر بۆ خۆت دەستەبەر بکەی. هەر کەسێ لەسەر ئەو قورئانە بخوێنێ کە تۆ ئیکڕی بۆ ئەو کەسە تا ئەو ڕۆژەی لێ بخوێنێ و لێ لەبەر بکە چەندێ پاداشت بۆ ئەو کەسە ئەنووسرێ ئەوەندەیش پاداش بۆ تۆ ئەنووسرێ. دەی قۆڵی لێ هەڵماڵە، خێرێکی گەورە هاتوۆتە پێشت، سەدەقەیەکی چاک هاتوۆتە ڕێت، ئەگەر بە دابینکردنی چەند قورئانێک شەبێ ئەتوانی بیگەێنی بەو وڵاتە فەقیر نشینانە بەو مسلمانانە کە زۆر پێویستیان پێیەتی. إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم. اللهم احفظهم بحفظك. بەخشین لە ڕووی دابینکردنی خۆراکیشەوە بە شێوەیەکی باش کاری بۆ دابینکردنی ژەمە خۆراک کردووە لە ناوچە هەژار نشینەکان کە هەم لە ڕووی دەرامەتەوە بە تەواوەتی هەژارن، هەم لە ڕووی ژینگەیشەوە ناوچەیەکی هەژارن. هەر بۆیە بەخشین بیری لەوە کردوتەوە ژەمەگۆشتی پاک و نوێ پێشکەش بە دانیشتوانی ئەم ناوچانە بکات کە وەکو پێویست دەستیان بەم خۆراکە ناگات. دەستگای خێرخوازی بەخشین لە پلانیدا هەیە لە داهاتوودا خزمەتگوزاریەکانی لە وڵاتانی ئەفریقیا گەشە پێ بدات و بەشێک لە ئازار و ناڕەحەتیەکانی مسڵمانانی ئەو وڵاتانە
الرحيم کەم بکاتەوە. اللهم تقبل من المحسنين إحسانهم اللهم أخلف لهم فيما أنفقوا أضعافا مضاعفة بسم الله ما شاء الله الحمد اللهم لك الحمد هەروایکێکی تر لە پرۆژەکانیان بەڕێزان ئەو وڵاتانە زۆر هەژارنشینن، زۆر فەقیرن، زۆر داماون لە ڕووی جلوبەرگەوە، لە ڕووی خواردنەوە. یەکێک لە پرۆژەکان بریتێ لە سەربڕینی ئاژەڵ و دابەشکردنی بەسەر فەقیر و هەژار و مناڵانی بێباوک و لێ قەوما و ئەوانەوە. ئەمیش دیسان ئەجر و پاداشێکی گەورەیە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ باشترین کار لە ئیسلاما بریتێ لە خواردندان بە فەقیر و هەژارەکان. ئەتوانی لەم پرۆژەیشا بەشدار بی هەروەکو چۆن ئەو پرۆژانەی تریش لە خزمەتانە باسمان کرد. بەڕێزان دنیا فرسەتە، چی ئەبەخشی لە لای خوای پەروەردگار ئەیبینیتەوە، کەمیش بێ تۆ بە کەمی مەزانە لای خوای پەروەردگار زۆرە. فەمەن یعمل مثقال ذرة خيرا يره، مثقال ذرة بکەی لای خوا ئەیبینیتەوە. چ جای تۆ قورئانێ دابینکەی یا لە پرۆژەیەکی مزگەوتا بەشداریکەی یا بیرێک بە چەند وەرەقەیەک تۆ بتوانی بۆ خۆت بیتە صاحب بیرێک کە بەردەوام ئەجر و پاداشتەکەیت بۆ بێ، یا بۆ دایکت یا بۆ باوکت یا بۆ مردوەکانتان. فرسەتێکی زۆر گەورەیە. وما تقدموا لأنفسكم من خير تجدوه عند الله. چی ئەبەخشی ئەمڕۆ بۆ خوا لە لای خوا ئەیبینیتەوە سبەی. باڵانسە بۆ خۆتی ئەنێری. ئەمڕۆ بۆ خۆتی بکە مناڵ سبەینێ کی ئەڵێ مناڵ بۆتەکە. ئومێدەوارم ئینشاءالله مسلمانان ئیمانداران وەکو لە ڕوانگەی ئەو فەرمودەوەکە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم مثل المؤمنين في توادهم وتراحمهم وتعاطفهم كمثل الجسد الواحد إذا اشتكى منه عضو تداعى له سائر الجسد بالسهر والحمى. إيمان دار لرحم وصوز وبزيو آقابون لمعاناتي يكتر وكو يك لا شوايا ئەگەر شوێنێک لە لاشەی ئازاری هەبوو، ناڕەحەتی هەبوو، هەموو گیانت تا و لەرز و بێتاقەتی دایەگرێ. ئەوێ مسلمانیش ئاوها بێ. مسلمان برای ئێمن لە ئەفریقا بن، لە ئەوروپا بن، لە هەر وڵاتێ بن، مادام مسلمان بن حەقی ئەویان هەیە کە ئێمە دەستبارگریان کەین. و کۆتا قسەمەوەیە کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم من فرج عن مؤمن كربة من كرب الدنيا فرج الله عنه كربة من كرب يوم القيامة. هەر کەسێک ناڕەحەتیەک، ناخۆشیەک، نەبوونیەک، قەرزاریەک، داماویەک لە کۆڵ مسلمانێک بکاتەوە، خوای پەروەردگار لە ناڕەحەتی و ناخۆشیەکانی قیامەتی لە کۆڵ دەکاتەوە. هیچ بەراوردێکیش نییە لە نێوان ناخۆشی دنیا لەگەڵ ناخۆشی قیامەتە. یاخوا ماڵتان پڕخێر و بەرەکەت بێ و خوای پەروەردگار بەرەکەت خاتە ماڵی ئەو کەسانەوە کە ئەبەخشن و قەبر و قیامەتی خۆیان ئاوەدانەکەنەوە. سوپاسی دەستگای خێرخوازی بەخشینی شەکەین. یاخوا کار و پرۆژەیان هەر بەردەوام بێ و ئەو دەستامینە ئینشاءالله هەر کار و پرۆژەیان لە بەرەو پێشوو نابێت. داوا لە مسلمانانەکەم یارمەتیماندن، ئێمەش ئەو پرۆژانەمان چۆن پێشتر جێبەجێ کردووە بە دەستێکی ئەمین و گیانومانەتەوێ. ئینشاءالله ئەگە یارمەتیماندەن چەند پرۆژەیە تریشمان ئامادە کردووە لێ ئینشاءالله جێبەجێ ئەکەین. پشت بەخوا ئەم جارە خۆمان ئەچین خۆمان لێ پرۆژەکە خۆمان جێبەجێگن بە خۆمان ئەچین بۆ ئینشاءالله پشت بەخوا. بۆیە دەستگای خێرخوازی بەخشین دەستگایەکەم ئەمینە، هەم دەستگایەکە ئەم دەستگایە خزمەتێکی خەڵکی زۆری کردو هەم لە کوردستان هەم لە دەروی کوردستان. من لێرە داوا لە خێرخوازانەکەم کە یارمەتیماندەم ئەو خەڵکی ئەفریقا زۆر هەژارن کە ئێمە کە لێرە داواتان لێکن ئەو خەڵکی هەژارەکە ئێمە محتاجن کە کارێکیان بۆکەین پێش ئەوەی کەوان محتاجن بۆ کارە محتاجی ئەو کارن. ئێمە زۆر لەوان محتاسرین بۆ قیامەتی خۆمان. ئێمە زۆر بۆ ئەو ڕۆژەی کە هیچ شتێ بە کەڵکمان نایە تەنها کردەوەکانی خۆمان نەبێ. ئەم کردەوانی لە ئەفریقا شەکری هەمووی سەدەقە جاریە، پاش مردنیش ئیسفادەی لێکەین، پاش مردنیش هەر ئەمێنێتەوە بۆ ئێمە. پاشان ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین و نووسنگەی شۆڕش ڕاستە کارێکمان کردو دەرەوە خەڵکی لەوانەیە بڵێ ئەم کارەیەوە کە لە دەروایکن بۆ لە ناوخۆ نایکن. ئێمە لە ناخۆشە 15 ساڵە زیاترە خزمەتەکەین بە فەقیر هەژار نەخۆش بە خەڵکی کەم دەرامەت. ئێمە وەکو نووسنگەی شۆڕش مانگانە ئەو پرۆژانی کە لە ئەفریقایکن بە هەموو پرۆژەکان کە کردومانە لەوێ ئەو توێچووی ئەو پرۆژانە بەقەت دابشکردنی ئەو ماگانە نیە کە دابشێکن بەسەر فەقیر و هەژار و بێباوکانە لە شۆڕش. حەمد بۆ خۆیمە خزمەتێ باش شەکەن لە ناوخۆیە. بۆیە ئەوەی کە لە ئەفریقا شەکەن پارێکی تایبەتە
خەڵک خۆی بۆ ئەفریقا ئەنێریە و پارەیەکی نییە کە بۆ ناوخۆ بێمە لە ئەفریقا سەرفیکن خەڵکێکی خۆی بەدەممانەوە دێ حەزی بۆ پرۆژانەیە خەڵکی مسلمان یاسا و هینی وایە کە هەر شوێنێ مسلمانی لێ بەس کەسێ هەر شوێنێ فەقیری لێبێ ئەو ئامادەی یارمەتی بدا بۆیە ئێمەش پێمان خۆش بوو ئەو کار و پرۆژانە لە دەروی وڵات بکەین لە ئەفریقا.